خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم ئەم شەو پانۆراماتان پێشکەشەکەین. هاوپەیمانی کوردستان بە مەبەستی خزمەتکردنی زیاتری خەڵکی کوردستان و یەک ریزی هێز و لایەنە سیاسیەکانی کوردستانە. یەکێتی نیشتیمانی کوردستان دروشمێکی بەرز کردوتەوە و پێی وایە ئەگەر هەموو هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان یەک نەبن، چلارێمی کوردستان و چ لە ناوچە جێناکۆکەکانیش ناتوانن سنگ و پێگەی کورد بپارێزن و دێنە دواوە. بۆیە هەموو هەوڵێکی خۆی خستۆتە گەڕ بۆ ئەوەی لە داهاتوودا لە هەر ئاڵ و گۆڕێکی سیاسی لە هەرێمی کوردستان و تەنانەت چوارچێوەی عراقیش هێز و لایەنە سیاسیەکان یەکدەنگ و یەک ریز بن. چیتر کوردایەتی نەکرێتە قوربانی حەزبایەتی. ئەمە دروشمی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەمڕۆژ سەرۆکی هاوپەیمانی کوردستانی بەڕێز قوبا تاڵەبانی سەردانی مەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕانی کردووە و تاوتوێی کۆمەڵێک پرسیان کردووە. وەرام ڕۆژ یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆمەڵی دادگەری تاوتوێی لێک تێگەیشتن و یەکریزی و یەکدەنگی گەلی کوردیان کردووە. ئەم شەو ئێمە دەپرسین ڕۆڵی هاوپەیمانی کوردستان لە خزمەتکردنی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان لە جەلەولاوە تاکو دەگاتە شنگال چی دەبێت بۆ خزمەتکردنی ئەو ناوچانە. بەرنامەیەم شەوی پانۆراما بە میوانداری هەرێک لە بەڕێزان بەڕێز مەلا کەریم شکر، ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکات کاندیدی ژمارە 39 هاوپەیمانی کوردستان لە بازنەی 2 سەلاحەددین، هەروەها لە کەرکووکەوە بەڕێز مامۆستا محەممەد نەسرەدین سکرتێری مەکۆی کەرکووکی بزوتنەوەی گۆڕان هاوکات کاندیدی ژمارە 29 کاندیدی ژمارە 29 هاوپەیمانی کوردستان لە کەرکووک. سوپاس بۆ مامۆستا محەممەد. کاک مەلا کەریم، کۆمەڵێک کێشە هەیە، کۆمەڵێک نیگەرانی هەیە بۆ خەڵک چاوی لەوەیە کە هێزە کوردیەکە و بەتایبەتیش یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک لە دووسخورماتوو تا ئەگاتە خانەقین و شنگال ئەم کێشانیان بۆ چارەسەرکە. ئێوە هەوڵەکانتان چی ئەبێ بۆ ئەوەی بتوانن کە دەستێکی خزمەتگوزار و پۆڵایینیش بن لە هەمان کاتدا بۆ پشتیوانیکردن و خزمەتکردنی کورد لەو ناوچانە؟ بەڵێ، زۆر سپاس. طبعا ئەگەر بینە سەرەوەی دۆخی ئەو ناوچانە قسەی لەسەر بکەین و کێشەکان چییە، چارەسەر چییە، کاتێکی زۆری بەڵام من هەوڵەدەم بە کورتی باسی کێشەی ئەو ناوچانە بکەم و هەناوەکان چییە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە و ئێمە لەم قۆناغی ئێستامانە ئەتوانین چی بکەین و ئەتوانین چی ئەنجام بدەین. بەداخەوە یعنی کێشەی ناوچەی کورسانی دەرەوەی هەرێم یا ناوچەی کێشە لەسەری پێ بڵێن ئەبواە لە چوارچەوەی مادەی 140 دەستوری هەمیشەیی ساڵی 2005 دەوڵەتی عێراقی حکوومەتی عێراقی چارەسەر بکرایە. بەداخەوە ئەوە چارەسەر نەبووە بێ لە کۆتایی ساڵی 2017 ئەمانە کۆتایی پێباتایە مە کۆتایی پێنات. لەگەڵ ئەوە کۆمەڵی کێشەی تر بۆ خەڵکی ئەو سوورانە هاتە پێش، کێشەی هاتنی داعش و تا ئێستش جموجۆڵی داعش و ئەوەی داعشە لەو سنوورانە ئەمریکا لەو خاڵانەیە تا ئێستا مەترسیە لەسەر هەوڵە هەستەکەن داعش خۆی ڕێخسپێتەوە. کاک مەلا کەریم، خۆی ڕێخستۆتەوە بەڵام نەگوەکو پێشوو بە گروپی بچووکتر وایە مەترسی دروستکە ئەوەی کێ لەو کێشانەیە کێشەی خزمەتگوزاری لەو سنوورانی ئێمە لە ڕاستیە لە کەرکووک و خورمات و خانەقین و ئەوانە یەکێک لە کێشەکانی ترە، کێشەی خوێندنی کوردی، کێشەی دانەمەزراندنی خەڵکی، کێشەی ئەمنیەت یەکێ لە کێشە هەرە ئاساسیەکانەکە ئێمە ئەبێ لە ئاسیا بوەستین، کێشەی هیجرەتکردنی خەڵک سنووری ئێمە سنووری ناوچەی کێشە لەسەر ئەگەر ئێمە بەداتا من زۆر بە دەقیقی لە بەردەستمانیە بەڵام بەداخەوە لەم ساڵانەی دوایە خەڵکێک زۆر ئەو ناوچانەی جێڵاوە. مەسەلەن لە سنووری خانەقین بەشێک لە دیاتەکان چۆڵ بووە، لە سنووری خورمات و لە ناوشار کۆمەڵی خەڵک ئەوێ جێڵاوە هاتووە بۆ سەرەوە، هاتوۆتە شوێنەکانی تر، هاتوۆتە کەرکووک، هاتوۆتە سلێمانی شوێنەکانی تر. بە هەمان شێوە لە کەرکووک و لەو شوێنانە بە پێچەوانەوە ینی خەڵکی عەرەب دێ بۆ ئەو ناوچانە مەسەلەن نیشتە جێ بێت ئەکید خەڵکی عەرەب شوێنانە ئەکید خەڵکی عەرەب دێ و دێت مبەرمەجە یاخود مەسەلەن ئەوەی ئەوان تا ڕادەیە ئەوەی پێوە دیارە کە بەرنامەی پێوە دیار بێەوە هانە درێن ڕێیان بۆ خۆشەکرێ. مەسەلەی خوێندنی کوردی کە بەداخەوە پاشەکشەی کردووە، گەڕانەوەی عەرەبی تعریب لەو سنوورانە کە لە ڕابردووە لە نەوەتەکان یا لە بڵێن هەشتاکان و لە نەوەتەکانی سەدەی ڕابردوو ڕژێمی بەعسی هێناویانە ئەو سنوورانە ئێستا بەردەوام هەوڵەدەن لە ڕێی
خەڵکە شۆڤێنەکانی خۆیان و کە لە دەسڵاتان بگەڕێنەوە ئەم ناوچانە ئەمە بەڕاستی کۆی کێشەکانی ئەو سنوورەیە و بەرامبەر ئەوە لە بەرامبەر ئەوەدا ئێمە وەکو حیزب و لایەنە سیاسی کوردستانیەکان یا وەکو بڵین حکوومەتی هەرێمی کوردستان وەکو قیادەی سیاسی کورد ئەوەی پێویست بێ حەدی ئەدنامان بۆ ئەو سنوورانە لە پێویستەکان جێبەجێ نەکردووە یعنی هەرێکێ لەم خاڵانەی کە من قسەم لەسەر کرد بۆ خۆی کێشەیەکە پێویستی بە چارەسەرە ئەلەقەل ئێمە ئەبێ حیزب و لایەنە سیاسیەکان ڕوئایەکی یەکگرتومان هەبێ بۆ ئەوی هەنگاو بە هەنگاو هەڵبووین ئەو کێشانە چارەسەر بکەین یعنی بەلای کەمەوە ڕێ بگرین لەوەی کە ئێستا جارێکی تر عەربی تعریب بگەڕێتەوە سنوورانە ڕێبگرین لەوەی خەڵکی خۆمان ببەسین بە خاکەوە لەو سنوورانە بۆی ئەو شوێنانە چۆڵ نەکەن و بین عەلەقەل لەسەر ئەو دوولیوایی کە هەیە ئێمە قسە بکەین بۆ ئەوەی ئەو دوولیوایە کە قسە لەسەر دروستکردنی هەیە هەنگاوی هەنگاوەکانی خێرا بکرێت بۆ ئەوی بگەڕێنەوە ئەو ناوچانە کە لە هەموو پێکاتەکان ینی هەر هاوڵاتیشی هەرێمی کوردستان یان ناوڵاتیشی شارەکانی ناوەڕاست و باشوور ینی گەنجێک کۆمەڵک کێشەی مشتەرەکی هەبێ هاوبەشی هەبێ هی دووس خورمات و کەرکووک کێشەکانیان زیاترە کێشەکانیان زۆر زیاترە من بۆ نمونە باس خورمات و کەم کێشەی خزمەت گوزاری ئێستا بڕۆ ناو خورمات و تەماشا بکە گەڕەکە کوردیەکان لەگەڵ گەڕەکانی ترا جیاوازیەیە ئێستا جیاوازی پێ ئێستا هەست بە جیاوازیە کرێکە جیاوازی خزمەت گوزاری ئێمە کۆمەڵێک پرۆژە هەیە لەوێ وەستاوە لە سنووری گەڕەکە کوردیەکانە کاتی خۆی حکوومەتی هەرێم کردوێتی دوای ئیحالە کراوە حکوومەتی ئیتیحادی ئیسە ئیشی لەسەرەکە بەڵام لەگەڵ ئەوشە لەبەرەوەی بەشێک لە ئەوانەی کە دەسڵاتدارن لەوێ ئیحالەی ئەوە ئەکەن یا بڵێ سلفەیەک بۆ ئەو مقاولەی کە پرۆژەی گەڕەکە کوردیەکە بەڕێخان نایکا بۆ شوێنێکی تر جێبەجێەکە ئەمە کێشەی گەورەی بۆ ئێمە دروست کردووە بۆ ئێمە بێ لە ڕاستیە ئەمەی کە ئیسە ئەم هاوپەیمانەتی کە ئێمە هەمانە لەگەڵ بستنەوەی گۆڕان و ئەو لێک تێگەشتنەی کە لەگەڵ ئەحزابە ئیسلامیەکان هەمانە ئەبێ ئێمە هەوڵ بووین یواش یواش وەزعی خۆمان یەک بخەین بە یەکگرتووی بە هێزێکی باشتر کوردی قسە بکات نەک چەند قسەی جیاواز خۆی ئەوەیە ئێمە هەوڵ بووین مەلاکەریم قسەی زیاتر لەسەر و بابەتەکەین بە لە مامۆستا محەممەدیش پرسیار بکەین کە ئاخۆ تێڕوانینی ئەوان لەسەر ئەوەی کە هاوپەیمانی کوردستان یەکدەستیەک لە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان چەند سوود دەگەێنێ بە خزمەتکردنی قەزیەی کوردی لەو ناوچانە بەڕاستی ئەمە قەزیەنەوە کە تەنها کێشەیەکی ئانی و کاتی پێشەکی ڕێسڵاوم بۆ میوانە بەڕێزەکەت و بۆ بینەرانی کەناڵی کورسات نیوز کاکەزانە هاوپەیمانی کوردستان هاوپەیمانی کوردستانی لە بینی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان خاڵێک سەرەکی و مەهامی سەرەکی ئەم هاوپەیمانێتیە کە لە دەقی ڕێکەوتنامەی لە نێوان هەردوو لایەنە نووسراوە ئەمەیە بەهێزکردنی یەکریزی کورد و پێگەی کووردە لە بەغدا ئەوەی کە لای من و بەڕێز مەلاکەریم گرنگە وەکو خەڵکی ناوچە کوردستانەکانی دەرەوە هەرێم ئەوەیە ئێمە چۆن ئەو یەکریزیە و ئەو یەکریزیە و ئەو پێگە بەهێزەمان ئەوێ بەڕاستی بۆ ئەوەی ئێمەی بەڕاستی خەڵکی ئەو ناوچانە هەر یەکریزیەک ئەولەویەتی ئەو یەکریزیە چارەسەرکردنی کێشەکانی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم وە کەرکووک وەکو چەقی ئەو ناوچانە نەبێ ئەو یەکریزیە لای ئێمە یەکریزیەکی بێسوودە و هەر پێگەیەکی کورد لە بەغا ئەگە بەهێز کرێ ئەو پێگە بەهێزە ئەولەویەتی چارەسەرکردنی کێشەکانی کەرکووک و دووز و سەرجەم ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم نەبێ لای خەڵکی ئەو ناوچانە ئەو پێگەیەکی بێسوودە لەبەرەوەی خۆی بۆ خۆی ئەمڕۆ بەڕاستی خەڵکی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم لایەنگرانی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ لە بارودۆخێکی زۆر خراپان لەو ناوچانە بۆیە بەجددی پێمان وایە ئەم قۆناغەی دێ شارەکانی تری کوردستان ڕەنگە سوود لەم هاوپەیمانی کوردستانی ببینن ئارامیەک ببەخشێ بەو ناوچانە ببێتە هۆی ئەوەی کەوا زیاتر ئاوەدانی بۆ ئەو ناوچانە دابینکە بەڵام بۆ ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم چارەنووسی ئەو ناوچانە بەندە بە یەکریزی و بەهێزکردنی پێگەی کورد بۆیە بەجددی داوای ئێمە لە هەردوو لایەنی ناو ئەم هاوپەیمانی ئەوەیە دەبێت ئەولەویەتی هەردوو لایەن کاتێک کە پێگەی کورد بەهێز دەکەن دەبێت لە پێناو ئەو ناوچانە بێ کاتێک کە یەکریزیش دروست دەکەن دەبێت بۆ ئەو ناوچانە بێ لەبەرەوەی کاکەزانە لە ڕابردووە بینیمان هەندێ لایەن یا ئێستاشی لەگەڵا بێ هەندێ لایەنی سیاسی هەیە یەکریزی دەوێ بەڵام بۆ هەندێ بەرژەوەندی حیزبی بەهێزکردنی پێگەی کوردی دەوێ بەڵام دیسانە بۆ هەندێ بەرژەوەندی حیزبی بۆیە من پێم وایە چیتر خەڵکی کەرکووک
لە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانی قبول ناکەن ئەولەویەتیان لە بەغدا هەر پێگەیەک بەهێز دەکەن هەر یەک ریزیەک دروست دەکەن دەبێت بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئەو ناوچانە بێت لەبەرەوەی خەڵکی ئەو ناوچانە زیاتر ئێستا لە بارودۆخێکی زۆر خراپدان ئەوەی ئەمڕۆ کاکەزانە محارەبە دەکرێت خەڵکی ئەو ناوچانەوە ئەوەی ئەمڕۆ ڕوبەڕووی تعریب دەبێتەوە خەڵکی ئەو ناوچانن ئەوەی ئەمڕۆ ڕوبەڕووی پاکتاوی ئیداری و سیاسی و دەسەڵات دەبێتەوە لەو ناوچانە کوردی ئەو ناوچانن بۆیە بەجددی ئەمە دووبارە دەکەمەوە هەر پێگەیەک لە بەغا بەهێز دەکرێت هەر یەک ریزیەک دروست دەکرێت دەبێت لە خزمەتکردنی ئەم ناوچانە بێ و ئەمە داوای خەڵکی ئەو ناوچانەیە بە تایبەتی لە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و لە هەر لایەنێکی ئەم هاوپەیمانێت دەداهاتوو بەڵێ مامۆستا محەممەد ئەگەر وەکو هاوڵاتیەک وەکو گەنجێکی کەرکوچی کێشەکانم بۆ بشمێریت مەسەلەن چەند کێشە هەیە ئێستا لە گەنجێکی کەرکوچی چەند کێشەی هەیە مەسەلەن هاوڵاتیەکی کەرکوچی چەند کێشەی هەیە و چەند پێویستە ئەم هاوپەیمانی کوردستانە ئەم ئەحزابە کوردیانە خۆیانی لێ بکەنە خاوەن چیتر بە مەتاقی کاری بۆ نەکرێت کاکەزانە ئەمڕۆ خەڵکی کەرکووک گەنج و پیر و مناڵی کەرکووک لە بەردەم پرۆسەیەکی زۆر قورسدان کوردبوون بۆ خۆی لەو ناوچانە بۆتە پرسێکی قورس پرسی ئیداری کورد لەوێ محارەبەی ئیداری دەکرێت پۆستی ئیداری لێ دەسەندرێتەوە کورد ئەمڕۆ لەوێ پرۆسەی تعریب سەر هەڵدەداتەوە زەویزاری لێ دەسەندرێتەوە کورد ئەمڕۆ هەوڵ دەدرێت پێگەکەی لاواز بکرێ بەشدار نەبێت لە پرۆسەی سیاسی و بەڕێوەبردنی ئەم ناوچانە قایمقامی دووز کورد بووە ئێسا کەسێکیکەیە زۆرێک لە یەکە ئیدارەکانی شارچکەی دووز لای کورد بووە ئێستا لای پێکاتەکانی کەن و محارەبەی خەڵکی ئەوە دەکەن بە هەمان شێوە لە ناو شاری کورد کەواتە ئەم کێشانەی ئەمڕۆ لە ناو شاری کەرکووکە یەکا کەزانە ئەمە بۆ سەرجەم لایەنە سیاسەکان ئەمڕۆ خەڵکی ئەو ناوچانە باجی بڕیاری هەندێک سەرکردەی سیاسی و هەندێک حیزبی سیاسی دەدەن بەڕاستی بۆیە یەکێ لە داوا گرنگەکانی جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لە هەردوو لایەن لە چوارچەوەی هاوپەیمانی کوردستان ئەوەیە بەڕاستی ناکرێت چیتر لە دەرەوەی کەرکووک بڕیار لەسەر پرسێک بدرێ کە خەڵکی کەرکووک باجەکەی بدا ناکرێت لە دەرەوەی کەرکووکەوە بڕیار فەرز کرێ بە کەرکووک لایەنێکی سیاسی بۆ بەرژەوەندی سەرکردەکەی یا خۆی بۆ بەرژەوەندی حیزبەکەی بڕیارێ بدا خەڵکی ئەو ناوچانە باجەکەی بدەن لەبەرەوەی ئەمڕۆ حاڵەتێکی کاکەزانە دەبینین ئەمڕۆ خەڵکی کەرکووک باجی هەندێک بڕیار دەدا ئەو لایەنە سیاسیان بۆ خۆیان کەرکووکیان بەجێهێشتووە و لە دەرەوەی کەرکووکەوە سەیری کەرکووک دەکەن بۆیە من پێم وایە ناکرێت چیتر بڕیار لە چارەنووسی ئەو ناوچانە بدرێ بێ ئەوەی جۆ بگیرێ لە بەرپرسە حیزبەکانی ئەو لە ئەو ناوچانە بێەوەی جۆ بگرێ لە خەڵکی کەرکووک هەر بۆ مێژوو کاکەزانە لە پرسی ڕێفراندۆمدا سەرجەم بەرپرسەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان درچیان بەو مەترسیانە کردبوو کە ئەو ناوچانە تووشی دەبن بۆیە داوایان دەکرد ئەم پرۆسەیە ماڵکاولی بۆ ئەو ناوچانە دێنێ بەڵام بینیمان بڕیار لە دەرەوەی کەرکووک فەرزکرایە سەر کەرکووچەکان بەڵام بەداخۆ ئەمڕۆ ئێم کەرکووچەکان و خەڵکی دووز و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بازەکەی دەدەن ئەمڕۆ بازی پرۆسەی تعریب خەڵکی ئەو ناوچانە دەدەن خەڵکی هەولێر سلێمانی نایدا ئەمڕۆ باجی پاکتاوکردنی ئیداری کوردی خەڵکی ئەو ناوچانە دەیدەن خەڵکی شارەکانی سلێمانی هەولێر نادەن بۆیە من پێم وایە بەجددی چیتر ناکرێ قبول کرێ لە دەرەوەی کەرکووک و لایەنی سیاسی بڕیار فەرز کاتە سەر کەرکووچەکان و دوایش بەس کەرکووچەکان باجی بدەن ئەو خۆی کەرکووک بەجێ بێنێ بەڵێ مامۆستاگەر ڕێمەولای بەڕێستان کاک مەلا کەریمیانی ئێستا وەکوی کاک مامۆستا محەممەد باسی کرد ئێستا چەند مەسەلەن دایرە و فەرمانگەی حکوومەت لەژێر دەستی کووردا و کورد بەڕێوەیە بە و تا چەند کورد خۆی بە میوان نەزانێت لەو مەنتیقانەوە چەند پێویستە مەسەلەن بەهێزەوە لە چوارچێوەی سیاسەتی بەغدادا کورد پاڵپشتی ئەو ناوچانە بکە لەبەرەوەی وەکو بەڕێز کێشەکان ژمارد ئەمانە کارەساتن کێشە نین من پێشەوەی بچمە سەرەوە لەسەر شتێکی کورد لەسەر هاوپەیمانێتی کاڵێم طبعاً ئەو هاوپەیمانێتی کە ئێمە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان کردومانە ئەگەر لێرە لەم ناوچانەی ژێر دەسڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان کێشەی موچە و بودجە و سەقامگیری ئەوانە چارەسەر بکە ئەوە لە سنووری ناوچەی کێشە لەسەر لە ڕاستیە ڕەهەندی سیاسی هەیە یعنی هەر ئەوە نییە بڵێ کۆمەڵێک ئەوەی کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوەی کۆمەڵێک پرس چارەسەر بکە کە پەیوەندی بە ژیانی خەڵکوێ بەڵکو ئەو مادە دەستوریانەی کە لە دەستوری عێراقیات چەسپێنراوە و ئەبعادی نیشتیمانی و نەتەوەیانەیە ئەبعادی قەومیانەیە ئەوانە چارەسەرەکە بۆیە ئەم لێک نزیک بوونەوەیە و ئەم هاوپەیمانێتیە ینی گرنگیەکی زۆر گەورەی هەیە و
ئێمە پێمان خۆشە حیزب و لایەنە سیاسیەکان تیژ بێنە پێشەوە بۆ ئێمە قورسایی شەڕی خۆمان بخەینە بەغاوە لەوێ کێشەکان چارەسەر بکەین. سەبارەت بە پرسیارەکەی جەنابە دووەزعی ئەو سنوورانەوە ئێمە تا بتوانین بەستمەوە بوو لە فەرمانگەکان مەسەلەن چی بەدەست کوردەوەیە لە فەرمانگەکان شتێ تۆ بەدەست ئێمەوە نەماوە لە ڕاستیە لە دوای ئەو حداسانەی کە لە ساڵی 2017 ڕوویدا ئێستا ئێمە شتێک وە چەند دایرەیەکی کەم بەدەست کوردەوەیە لە خورمات و لە کەرکووکیش من گوێم لێ بێ ڕۆژانە ماوە دوای ماوە هەندێک لە بەرپرسە کوردەکان هەندێک لە سەرۆکی فەرمانگەکان لادەن و خەڵکی ترەخەنە جێگای لە ڕاستیە ئەوە ئەکرێت و جێبەجێ کراوە بۆی ئێمە ئەنی ئەگەر بەپی ئەوش بێ بەبی دەستوری عێراقیش بێەوە بەپی مادەی 140 وانەشە بێکە ئێمە ڕاستە ناوچەی کێشە لەسەر لە ڕووی ئیداریەوە حکوومەتی ئیتیحادی ئیدارەیەدا بەڵام بەپی پێکهاتەی ناوچەکە کورد لە 140 کەمتر نییە لە سنووری قەزای خورماتوە بەلای کەمەوە ئەبێ لە 135 فەرمانگە و دام و دەستگا ئیداریەکان لە لای پێکهاتەی کوردی بێ بەڵام ئیسا ئەوە نەماوە ئیسا چەند فەرمانگەیەکی لاواز لە لای ئێمەیە ئەمەشە کاریگەری ئەوەیە کە لە ڕاستیە لە ڕابردوو ڕوویداوە بۆی ئێمە پێمان وایە ئێستا ئەم وەکو هاوپەیمانێتێکە هەمووش وەکو یەکێتی نیشتمانی کوردستان لە دوای بەستنی کۆنگرەی چوارەوە ئەبێ ئێمە قورسایی خەبات و تێکۆشانمان بخەینە بەغا بخەینە پەرلەمانی عێراقی بچینە بەغا بچینە ئەوێ شەڕ لەوێ ئەکرێ شەڕی مادە دەستوریەکان کە لە دەستورە چەسپێنراوە ئێمە لەوێەوە شەڕی مافەکانی خۆمانەکەن لەوێ شەڕی خزمەت گوزاری خەڵکی خۆمان بکەین لەوێ شەڕی دامەزراندن بکەین بەداخەوە یعنی باشە کاک مەلاکەریمیانی بەجددی لەماوەی ڕابردوودا ململانی سیاسی یەکێتی و پارتی هێز و لایەنە سیاسەکانتە لەسەر کەرکووک لەسەر ناوچە جێناوکەکان هەبوو حەست ناکە یا ناتوانێت ئەو مۆدێلە کۆتایی پێبێت بەڕاستی لەسەر خەڵک تکۆمە ئەم کێشانەی بەڕێزت مامۆستا محەممەد باسیەکەن کەمانە وەکو پێشتری ژوتم کارەساتن نەکێشن هەوڵادن تەجاوزی ئەمان ئەم مۆدێلە ئەم باش شتێک بڵێ من ینی پێم وایە ناوچەی کێشە لەسەر لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و لە نێوان حکوومەتی ئیتیحادیە لە هەموو شتێ مەحروم بووە لەوێ لە ڕووی ئیداریەوە ئێمە سەر بەوێن ئەوە هیچ نەکراوە شتێ ئەو تۆی بۆ نەکراوە و لە ڕووی ئەخلاقی و سیاسیش لە ڕاستیە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان ئیداری ئەو ناوچانە بە خزمەت گوزاری بۆ بکە بۆی نەکراوە ئەمە ئێستا کە ئێمە ئەم هاوپەیمانێتیمان کردو ئەمە هەنگاوێکە بۆ تەجاوزکردن یا هەنگاوێکە بۆ ئەوە تێپەڕێنین جارێکتر لەسەر ئەو مۆدیلە حکومڕانەیە کە لە ڕابردووە هەمان بووەوە سیراع و ولانی هەبوو لەو ناوچانە ئەوە نەیەڵین یعنی ئەم هاوپەیمانەتی کەیسەکراوە ئەما هەنگاوی یەکەمە بۆیە منەڵێم حیزب و لایەنە سیاسیەکانی تریش بێن ئێمە هەمووان لە چوارچێوەی هاوپەیمانێتیەکە بووی خەڵک بێتاقەت بووە لە ڕاستیە خەڵکی ناوچەی کێشە لەسەر ئەوێ بژێت ناوێ ینی حتا لە کێشە بە کێشە من وایە ئەبینم پێکاتەکانی ترش لە دەوروبەری خورمات و ئێستا ئەو ڕق و چینەوە یا ئەو تونڕەوەی کە پێشتر هەبوو نەماوە بۆیە هەمومان ئەبێ بێین ئێمە جارێ ناوماڵی خۆمان و کوردی یەک بخەینەوە ڕێکی بخەین اینجا لەگەڵ پێکاتەکانی تراوە دوای قورسایی ئیش و تێکۆشانمان بخەینە بەغا بۆی باشە خەڵکی خۆمان کەی لەو ناوچانە ئەو هیچ هەوڵێکە بینی مەسەلە لە تعریب مەسەلە لەو لەسەر دووس خورمات و کە مبەرمەج بێیان مەسەلەن سونەی لە پشت بیان بەعسێ کۆنەکانی لە پشت بێت بەڵێ ئێمە ئێستا چەندەیەک هەیە ئێمە دی تەپەسەوز و پارەپارە و ئەلبوو سەباح و ئانەیە پێڵێن بەردەوام لە تکریتەوە هەوڵی ئەوە درێت جارێکی تر ئەو گرێبەستانەی کە ئەویان هەیان بووە جارێکی تر بۆیان زیندوو بکەنەوە بەڵام ئێمە لەگەڵ هەندێک لە فەرمانگە حکومیەکانی سنووری خورماتوو لەوێش بۆ خۆی ئەوە نیە بڵێ ئێمەیژ دەسڵاتێکمان نەبێ لە تکریت و لە پارێزگای سەلاحەدینیش ئێمە تا ڕادەیە دەسڵاتی خۆمانەیە و کاریگەری خۆمانەیە و بەردەوام ڕێمان گرتووە لەوە ئەوان هەر فرسەتێکیان ڕێک بۆ دەستکەوێ هەر فرسەتیان بۆ بێتە پێش هەوڵەدەن ئەوەی هەیە کە گرێبەستەکان زیینوو بکەنەوە کە گرێبەستەکەی زیندوو کردو جارێکی تر لە ڕووی یاساییەوە ئەتوانێت ئیمساڵ لە ساڵێکی تر بێتەوە ئەو شوێنانە بەڵام ئێمە هەوڵمانداوە تای ساوانەمان هەمووی پوچەڵ کردوتەوە و ئەوانیش لە هەوڵ کورد لە دووس خورمات و تا کوێ ئەڕۆ تا گوندەکانی کوێ مشکلەی نییە مەسەلە ئێمە ئەو گوندانەی کە خواروی دووس خورمات و بەداخەوە ئێمە پێشتر لە ناو ئینجا نزیکەی 150 ماڵکە 6 کیلۆمتر ئەچێتە خواروی دووس خورمات و هەمان بوو ئێستا نییە ئەو دیاتانەی کە کوردی تیایسا تەپەسەوزە تا ڕادەیەک ئەلبوو سەباح و پارەپارێش کەمتر ینی چەندەیەکی کەمەکە کەوێتە خوار جادەی گشتی بڵێن
کەرکک بەغداد کورد هەیە بەڵام لەسەروی جادەوە هەیە بەڵام ئەوانە هەمووی چۆڵ کراوە داعش مەترسی لە سەریان دروست کرد لە ڕابردووە کۆمەڵێک خێزانی باشون ئەو دیاتانە و ئەرزوو ئاویان هەیە لەوێ بەڵام بەداخەوە مەترسی داعش وای کرد جارێکی تر ئەوانیش ئەوێ چۆڵ بکەن و بێنە ئەو دیاتانەی کە ئەکەوێتە سەروی جادەی ئام بۆ ئەی ژیانن بەلایکەمەوە پارێزراو بێت. ئێوە چیتان کردو مەسەلەن بۆی غیتاەک دروستکەن بە دەوریانە مەسەلەن هەست بە ئەمانەت و ئەمان بکەن بە هەمانجی لەگەڵ پۆلیسی فیدرالی لەگەڵ هێزە ئەمنیەکانی ئەوەیە مەسەلەن هەر خۆتان مەسەلەن ئیتمینانێکیان بدەن؟ ئێمە یەک علاقەی باشمان هەیە لەگەڵ هێزەکانی ئەو دەوروبەرە وەوامان کردووە دیهاتەکانیش علاقەیەکی باشیان لەگەڵ هێزەکان دروست کردووە بە تایبەتی هێزی سوپای عێراقەوانەی کە سەر بە وەزارەتی دیفاعوانن ئێمە علاقەی باشمان حتا لەگەڵ هەندێک حەشدی شعبی ئەوانەی کە لە جنوبەوە هاتوون لە بەسرە و لە بەغاو لە شوێنەکانی ترەوە هاتوون ئێمە تەعاملمان زۆر باشە لەگەڵیانە و علاقەشمان زۆر باشە لەگەڵیانە ئەوانە بەشێک لە دیاتەکانە پارێزن ئێمە هەندێک پێشمەرگەمان هەیە پێشمەرگەی پارێزەری مەڵبەند و ئەوانن نردومان نەتەوێ بەشێکیان و هینمانش بۆیان وەردووە کە چەکیانی شەبێ لەوێ بتوانن دیفاع لە دیەکەی خۆیان بکەن لە 2 تا 3 ئێمە شتیوامانە کردووە بۆی بتوانن دیفاع لە دیەکە بکەن و خۆمانش بەردەوام لە سەرخەتین لە هەر حاڵەتێکە خوانەخواستە کە دیەکات دیاتەکان کێشیان بۆ دروست بێمە بە تەنیا جیان نایڵین. زۆر باش کاک مەلا کەریم مامۆستا محەممەد ینی پرسیارێکم لە کاک مەلا کەریم کرد ئێمە زۆر جار بەرنامەمان کردووەوە خەڵکی کوردستان شاید حاڵیەوەیە کە بەڕاستی ململانی چێتی و پارتی ململانی هێزولانە سیاسەکانی تر لەسەر کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان زەرەری زۆری بە مەنتیقەکە گەیاندوێنی ئەمە چەند جار پرسیارمان کردەوە لەو شاشەیەوە بە ڕێزە دووتوتە کەوەندەی ناکۆشی ناوخۆیی زەربەی لە قەزیەی کوردی داوە لە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان ئەوەندە پلانی دوژمنان پیلانی دوژمنان سەرکەوتونە بووە. ئێستا کاتی ئەوە نیە و مۆدێلە تەجاوز بکرێت و بەڕاستی لانی کەم لەسەر ناوچە دابڕێنراوەکان کورد یەک خیتاب بێ یەک دەنگ بێ بۆ ئەوەی کە چیتر ئەم ماڵوێرانیە نەسپێرێ بە ماڵوێرانیەکی تر. کاکەزانە بەس بۆ ئەوەی بزانین ئەمەی کە بەڕێزە دووتە چەندە گرنگە یەک ریزی دروست بێ و ئەو مەترسیانەی کە لەسەر هەرێمی کوردستان و کەرکووک شەبە بە تایبەتی ئەگە چەند ڕۆژە لەمە پێشوەزیری ناوخۆی تورکیا بڵێ لە ماوەیەکی نزیکدا بە پێ بەرەو عێراق و سووریا دەچین ڕاستەخۆ پێمان دەڵێ کە ئەوان بەرنامەیەکیان هەیە بۆ دەستوەردان لەم ناوچانە یاری هیچی لەو ناوچانی کە ئەوان بەتەما بندەسی تێوەردەن کەرکووک و دەوروبەری و دووست دەبێت بۆیە من پێم وایە ئەوەی ئێمە بتوانین پێش بەم دەستوەردانە بگرین پێش بەم پیلان جێڕێن ناوخۆیە و دەرەکیە بگرین کە لەسەر هەرێمە بەگشتی و لەسەر کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمە بە تایبەتی ئەبێ ئێمە یەک ریزی دروستکەین. کاکەزانە لەوە گرنگتر ئەوەیە ڕاستگۆیی لەلایەنە سیاسەکانەوە بەرامبەر بە کەرکووک ئەوەی کە تا ئێستا هەیە کاکەزانە زۆر لایەنی سیاسی تا ئێستاش ئامادەنیە ڕاستگۆ بێ لەگە کەرکووکە کاتێک کە تۆ بڕیارێکی سیاسی دەدەی کە هەڵەت کرد لەو بڕیارە ناکرێت دوای خەڵکی کەرکووک بەجێ بێلی تەنها باجی ئەوە بدا ئەو باجی بڕیارەکەی تۆ بدا تۆ بەجێ بێلی و لە ڕەنگە لایەنی سیاسی هەبێ کاکەزانە تا ئێستاش ئامادەنیە ئەو یەک ریزێ دروستکە بۆ ئەو ناوچانە ئێستا کە وتما خەڵکی ئەو ناوچانە باجی بڕیارەکانی ئەوە دەدەین ماوەیەکی تر دەبینین هەر ئەو لایەنە سیاسیانە دێ ئەو لایەنە سیاسیە دێ دەرگای کەرکووچەکان دەگرێ و داوای دەنجیان لێ دەکا بۆیە من دەڵێم دەبێ لایەنە سیاسیەکان ڕاستگۆ بن لەگەڵ کەرکووچەکان کاکەزانە نابێت تۆ دەنجی کەرکووکیچەکانت بوێ بەڵام کێشەی کەرکووچەکان پشتگیۆکەی و بەجێیان بێنی لە کاتی کێشە ناکرێت تۆ دەنجی کەرکووکچەکانت بوێ بەڵام کاتێک کە پرۆسەی تعریب لە کەرکووکە هەیە تو پشتیان تێ بکەی ناکرێت تۆ بێی دەنجی کەرکووچەکانت بێ بۆ ئەوەی ئەندام پەرلەمانێکت بڕاتە بەغدا بەڵام کاتێک کە خەڵکی کەرکووک لێ قەوماوە پشتت تێکردووە و گەڕاویتەوە هەولێر بۆیە من پێم وایە ئەم قۆناغە پێویستی بە ڕاستگۆیی سەرجەم لایەنە سیاسیەکانە لەگەڵ پرسی کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەرێم دەبێ بەڕاستی دوورکەونێ لە دووفاقی و نیفاقی سیاسی بەرامبەر ئەم ناوچانە پرسی ئەم ناوچانە چی تر تەحملی دووڕووی و نیفاق ناکە گەر ڕاستگۆ نەبین لەگەڵ ئەم ناوچانە بەڕاستی ئەمەیان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان بەجددی جاری کە نابێ هەردوو لایەن بچنە ژێر بڕیاری هەر لایەنێکی سیاسی کە بزانن بڕیاری ئەو لایەنە زەرەر بە خەڵکی ئەم ناوچانە دەگەێنێ ناکرێت ئێمە جاری کە بێلین تەجروبەی ریفراندۆم دووبارە بێتەوە ناکرێت ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان بێلن تەجروبەی هاوشێوەی ئەو تەجروبەی دووبارە بێتەوە و قوربانیەکەشی خەڵکی ئەو ناوچانە بێ بۆیە من دەڵێم بۆ ئەوەی یەکریزی و یەک هەڵوێستی دروستکەین دەبێت ڕاستگۆیی سەرجەم لایەنە سیاسیەکان هەبێ بەرامبەر بە کەرکووک دەبێت سەرجەم لایەنە سیاسیەکان بزانن ئەمڕۆ ئەو ناوچانە لە بەردەم مەترسیەکی گەورەیە پرسی کەرکووک پرسی دووست پرسی سەرجەم ناوچانە کاکەزانە پرسێکی نەتەوەیی و نیشتیمانیە
دەبێ ئەولەویەت بێ لایلانی سیاسی بەڕاستی کاکەزانە عیبەیەکی گەورەیە لایەنی سیاسی هەبێ ئەمڕۆ دووز و کەرکووک لە بەردەم ئەو مەترسیانە بێ ئەو بەرژەوەندی حیزبی بکە بە ئەولەوێت بەڕاستی عیبەیەکی گەورەیە من پێم وایە ئەو ناوچانە پرسیینەتەوەی نیشتیمانی هیچ پرسێک نییە ئەمڕۆ لە پرسی کەرکووک ئەو ناوچانە پیرۆستر هیچ پرسێک نییە لە پرسی کەرکووک و دووز و خانەقین ئەولەویەتتر بێ بۆیە من پێم وایە لایەنە سیاسەکان دەبێت ڕازگۆ بن لەگەڵ ئەم پرسانە یەک ریزی و یەک دەنگی و یەک هەڵوێستی بە ڕاستگۆیی لەگەڵ ئەو پرسانە دروست دەکرێت. مامۆستا محەممەد ئەو پیلانانەی هەستی پێەکەن بۆ سەر کەرکووک جیا لە کێشەنێو خۆیەکان جیا لەو کێشانەی کە وڵای ئەکری بڵین کێشەی مزمینن بۆ کەرکووک چیتر ئەبینن لەو پێش ئینتیخابات و لەو ئاڵ و گۆڕە خێرانی کە لە عێراقا ڕوئەدەن کاکەزانە پێم وایە کەرکووک وە کوردستان و عێراقش بەرەو قۆناغێکی مەترسیداری نوێ دەچێت ئەوەی کە بە دیقەت لە ناوچەکە هەستی پێ دەکەین کەمبوونەوەی ڕۆڵی ئەمریکا و پێگە و هەژمونی ئەمریکایە لە بەرامبەرە زۆربوون و زیاتربوونی هەژمون و ڕۆڵی ئێران و تورکایە پێشتۆزێک ئێستا ئێمە دەبینین ئێران ڕۆڵی گەورە دەبینێت لە عێراقا ڕۆڵی گەورە دەبینێت لە سووریا و لوبنان لە یەمەندا ئەمانە هەموو پێمان دەڵێن کە بۆ خۆی کەرکووک و ناوچەکە بەرەو گۆڕانکاری یاخۆت بەرەو چارەنووسێکی زۆر مەترسیدار دەچێت من بۆیە پێم وایە ئەمەی کە لەم بینەش باز دەکرێت گۆڕانکاری لە ڕۆڵی هێزی ئەمریکا لە شەڕکەرەوە بۆ ڕاوێژکاری و تەجروبەی ئەومان پێ دەڵێ ئەمریکیەکان دوای تێپەڕبوونی 20 ساڵ بەسەر بوونیان لە ئەفغانستان و 18 ساڵ بوونیان لە عێراق بۆیان دەرکەوت نە 20 ساڵەکەی ئەفغانستان و نە 18 ساڵەکەی عێراق هیچی لێشین نەبوو نەیانتوانیوە هیچ گۆڕانکاری بکەن ئەمەی ئێستا دەیبینین ئیدارەی بایدن خەریکە مەلامحی هەڵس و کەوتەکەی دەرکەوێت کە پێی وایە ڕۆڵی لەم ناوچانە کەم دەبێتە ئەمە بۆ خۆی مەترسیە ئەم مەترسیانە بەڕاستی دەواازەی ئەم مەترسیانە بۆ هەرێم لە ناوچە کوردستانەکانەوە دەست پێ دەکا گەردەمانەوێ ئەم مەترسیانەی ڕوودەکەنە عێراق بەگشتی و ڕوودەکەنە هەرێمی کوردستان و کەرکووک و ناوچەکانی دەرەوەی داری هەرێم بە تایبەتی گەردەمانەوێ پێشی بگرین ئەبێ هەمومان لەسەر ئەو بەرنامەی ئیشکەین کە ئەمڕۆ بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کردیانەتە بنەمای کارکردنیان لە هاوپەیمانی کوردستان ئەوەش بەهێزکردنی پێگەی کورد لە عێراق و بەهێزکردنی یەکریزیە لە بەرەوەی پێم وایە بە بەهێزکردنی پێگەی کورد لە عێراق و بە بەهێزکردنی یەکریزی دەتوانین بەرپەرچی سەرجەم ئەم مەترسیانە بدەینەوە. باشە مامۆستاکەواتە ینی ئێستا گەر بێت و پرسیاری ئەوە بکەین ینی لەو ئاڵ و گۆڕانەی عێراقدا ڕۆڵی هاوپەیمانی چەند گرنگان یان بۆ ئەوەی کە بە بەردەوامی ئاگای لە پرس و گۆڕانکاریەکان بێ بۆ پاراستنی کەرکووک بۆی پیلانێکی ترنێت وەکەوەی بەڕێزت باست کرد وەزیری ناوخۆی تورکیا بازدەوەکە کە ئێمە بەپێ ئاچین بۆ عێراق کە دیارە مەبەستی کەرکووک و مووسڵە مەسەلەن بە جۆرێکی تر ئێران ڕەنگە پیلانی تری هەبێ من پێم وایە هەندێک جمو جۆڵی سیاسی کرا لە ڕابردووە ئێستا دەبێ زیاتر بکرێ پێش هەڵبژاردنش من پێم وایە هاوپەیمانی کوردستان بەرپرسان لە هاوپەیمانی کوردستان لە بزوتنەوەی گۆڕان یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبێ ئەمڕۆ کە دەچنە بەغدا بۆ دروستکردنی بەرەی فراوان ئەو بەرەیەی کە هەوڵ دەدا پێگەی بەهێزی لە دەسەڵاتی داهاتووی دوای هەڵبژاردننی عێراق هەبێ دەبێ ئەولەویەتیان ئەم پرسانە بێ و دەبێ ئەولەویەتیانش ئەمە بێت چۆن ئێمە من پێم وایە لایەنە شیعەکانش دژی هەژمونی ترکیان لایەنە شیعەکانش لە زۆر پرسی گرنگی عێراق نزیکن لە بۆ چوونی کورد بۆیە من پێم وایە بەرپرسانی هاوپەیمانی کوردستانی دەبێ لە ئایندە و لە هەنگاوانێکەوە دێتش دەبێ هەوڵ بەرنامەی سەرکیان ئەوە بێ لەگەڵ ئەو لایەنە نزیک بنەوە کە بیربۆچنیان نزیکە لە کورد بۆ بەرپەرزانەوەی ئەو مەترسیانە دەبێ ئەولەویەتیان ئەو لایەنە سیاسیانە بێت لە بەغدا من لە بەرەوەی لایەنی سیاسی هەیە ئێستا لە کوردستانە ڕەنگە ئێستا لەسەر ئەو بەرنمەیە کار دەکا هاوپەیمانێتەکانشی لەسەر ئەساسی ئەو بەرنمەیە بووە چەندە پێگەی وەکو حیزب لە بەغدا بەهێز دەبێ چەندە پۆستی گرنگی بەغدای دەست دەکەوێت بەڵام من پێم وایە دەبێ ئەولەویەتی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە چوارچێ هاوپەیمانی کوردستان ئەوە بێ دەبێ ئێمە دروستکردنی هاوپەیمانەتیمان لە بەغدا لە چوارچێوەی ئەوە بێ پێگەی کورد بەهێزکەین و یەک ریزی کورد بەهێزکەین لە بەغا بۆی بتوانین بەرپەرچی ئەو مەترسیانە دەینەوە کە ڕوو دەکاتە کوردستان و کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەروی داری هەرێم بەڵێ مامۆستا ڕێمەولات کاک مەلاکەریمیانی ئێستا لە تەقسیمی انتیخاباتیدا لە عێراق وایە مەسەلەن لەکوێ کاندیدێکت سەرکەوت مەسەلەن دەلالەتە لەوەی کە لەوێ هێشتا کورد ماوە بەتایبەتی بۆ ناوچە جێناوکان پلانی هاوپەیمانی کوردستان چیە بۆی بتوانێت
هەویەی کوردی لە ڕێگەی سەرخستنی کاندیدێکەوە پیشامدا و بەتایبەت لە دووس خورمات و زەمینە لە بارێکە هێشتا کورد کاندیدی سەر بکەوێ بۆەوەی پیشانیدا کە کورد خاوەن ڕەئیە خاوەن نفوزە لەو مەنتیقەیە. بەڵێ ئەو ناوچانە پێویستی زۆری بەوە هەیە کە نوێنەری بچێتە بەغا بەتایبەتی خورمات و کە ئێمە لە ڕابردووە لە چوار خولی ڕابردووە لە خولی یەکەمە کە هەموو عێراقیەک بازنەی انتخابی بووە و بازنەی داخراویش بووە دایرەی داخراویش بۆ یەک کەسێکمان چووە ئێمە کەسمان نەچۆتە بەغا بۆ نوێنەرایەتی کورد کەرکوو خۆشببختانە هەی بووە خانەقین هەی بووە جێگاکان ترایی بووە و ئەو بوونەشیان لەوێ کاریگەری خۆی هەبووە و ئیشیان لەسەر کۆمەڵێک پرسی گرنگ کردێ لەوێ ئێمە خورمات و نەمان بۆ ئەم جاریان فرسەتێکی باشە ئەم هاوپەیمانی ئێمە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان بۆ خۆی هێزەکانی یەخستووە ئێمە لەگەڵ حیزبی شوعی لە خورمات و هاوپەیمانیە مەحەلیمان کردووە ئیتفاقیە مەحەلیمان کردووە لە ڕاستیە لەگەڵمانان لەگەڵ کۆمەڵی دادگەری و لەگەڵ یەکگرتووی ئیسلامی ئێمە لێک تێگەشتنمانەیە ئەبێ بێنە پێشەوە بۆ ئەوەی ئێمە بتوانین شتێ بە شتێ بکەین ئەمە خاڵی بەهێزە و یاساکەش بۆ ئێمە احتیمالە بۆ شوێنی تر زەرری هەبێ بۆ ئێمە یاساکە ئەم جاریان قازانجی زۆر باشیە چکە هەڵبژاردن فەردیە بە تاکە بە قایمەنیە ئێمە خەلەلیمانی ڕەخەلەلی قایمەی هاوپەیمانین تەحالف ئێمە لە قایمەی هاوپەیمانین بەڵام فەردەکە دەورە بەڵام قایمەکە ئەوە نییە قایمەکە بڵین من وایە ئەبینم لەم هەڵبژاردنە یعنی بۆ هەندێک شتی زۆر بەسیتە ئەوە نییە تو قایمەکەت بکاتە قاسمی انتخابی بکاتە ئەو ڕقەمەی کە کورسێکی پێدێ اینجا تۆ بتانی سەر بکەوی لە ڕابردووە ئێمە وا بووینە باجی ئەومانەداوە مثلا بۆ نمونە من لە 2014 دەنگێکی زۆر باشمێنە لەسەر ئاستی هەموو پارێزگای سەلاحەدین یەکەم دەنگ بوو بەڵام لەبەرەوەی لیستەکەمان نەگەیشتە ئەو ئاسایی کە کورسیەک بێنێ ئێمە کورسیمان بەرنەکەوت بەڵام خەڵکیشە بوو من 16,000 دەنگم هێنا و کەسی ترشە بوو بە 30,000 و 4,000 دەنگ بۆ لەبەرەوە قایمەکەی بەقوت بوو ئێمە قایمەکەمان بەقوت نییە ئەمە شتێکی لەو خاڵانەیە ئەمانە هەمووی ڕێ بۆ ئێمە خۆشەکە کە یەکێکمان بچێتە بەغا و لەوێ لەگەڵ بڵێن لیستی خۆمان وەکو لیستی هاوپەیمانی کوردستان ئەو معاناتانە دائیم ئەبدەیت بن زیندوو بن لە ئەبێ و بەردەوامی ئێمە بتوانین دیفاع لە ئەو پرسانە بکەم کە لە پێشەوە من ئاماژەم پێکردووە ئێمە ئەو کاتە بە دەسڵاتێکی زیاتر لە موقعی قووەتی زیاترەوە من لەکوێ ئیستا لە خورمات و مەسوولی مەڵبەندی حەمرینم لەگەڵ پارێزگای سەلاحەدینە قسە بکەم و لەکوێ بەیانی من ئەندامی پەرلەمانی عێراقی بم قسەی لەگەڵا بکەم ئەمانە هەمووی بۆ خۆی کاریگەری خۆی هەیە و لەکوێ ئێمە بسوودنەوەی گۆڕان و یەکێتی نیشتمانی کوردستان ئێمە هاوڕا و یەکدەنگ و یەک هەڵوێست بین و دووسێ قایمەتی تریشمان لەگەڵا بێ و لەکوێ ئەوە هەر حیزبێ بۆ خۆی بەلایەکە ڕای کێشێەوە هەرێکی بەشێوەیە قسە بکە بۆ ئەمانە هەمووی کاریگەری هەیە کاریگەری زۆر گەورەی لەسەر ناوچەی کێشە لەسەرەیە کازانەکە مشکلەتان بۆ دروستەکرێ لەوەی کە کورد مەسەلەن خۆی کۆکاتەوە لەوەیە ئێستا لای ئێمە ئەو مشکلێنێت تا ئێستا من هەستی پێ ناکەم لەبەرەوەی ئەو هێزانەی کە لەوێن هێزی بێلایەنن لە ڕاستیە و ئێمە هێزێکی ڕەد سەریعەیە لە خورمات و جێشی عێراقی هەیە و ئەو حەشدانش کە لە جنوبەوە هاتوون من هیچ هەست ناکەم تایسە هیچ بەیت شێوەی کێشیان بۆ ئێمە دروست نەکردووە کێشە ئێمە لەوێ کەمی خزمەتگوزاریە کەمی دامەزراندنە دۆخی ئەمنیە کە تا ڕادەیە خراپە ڕابردوو مەسەلەن لە زەرگە پردی زەرگە 40 کیلومتر 38 کیلومتر ئەکەوێتە خواروی خورمات و منطقەیەکی چۆڵە لە ڕاستیاوانە هەمووی دێ عەرەبە لە دوای ساڵی 2014ەوە ئەو دێهاتانە نەماون ئەمانە کۆمەڵێک شتی گرنگە ئێمە کە بچینە بەغاتوانین گرنگی پێ بدەین و ئەمە شتێک لەسەر ئەوە بڵێم کە ئێمە بەڕاستی کاکزانە ئەم منطقەی ئێمە بەعام لە بەردەم گۆڕانکاریی زۆر گەورایە ینی دوای 2 ساڵی تر لە 25 تەمموزی 2023 اتفاقی لۆزان ئەبێتە 100 ساڵ ینی 100 ساڵ بەسەر اتفاقی لۆزانە تێبڕێبینین تورکیا چۆن قساکەوە چی ئەڵێ لەسەر و مۆزوعەوە کە جنابتەن باستان کرد و بە هەمان شێوە یعنی من هەست بەوەکەم بڵین عەرەبی سونە لە هەوڵی ئەوان ئێستا ئەقلیمێک بۆ خۆیان دروست بکەن یعنی من هەستم پێ کردووە بەوادرەکانی دەرکەوتە کۆبنەوەکانیان چوونی ئەم دوایەی حەلبوسی بۆ مووسڵ و بردننی چەند محافزێک لەگەڵ خۆیان ئەمە یعنی ڕێخستنەوەی ناوماڵی خۆیانە بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەو گۆڕانکاریان مەبەستم ئەوەیە کورد لەکوێی ئەم معادلەیە و بۆ کورد چاوەڕێ مەبەستم ئەوەی جەناب بەڵێ ئەوە تورکیا بەرنامەی خۆی هەیە ئەکید ئێران بەرنامەی خۆی هەیە و تا ئەبینین شیعە و سونەش بەرنامەی خۆیان هەیە بۆی ئەبێ ئێمەش کوردی جواز بێرین
جارێکتر لە ملشکانی یەکتر و ئەبێ ڕێیمان یەک بخەین ئەبێ هەڵوێستمان یەک بخەین ئەبێ گوتارمان یەک بخەین ئەبێ کردارمان یەک بخەین بۆ ئەوەی عەلەقەل ئەو قەوارە سیاسی کە هەمانە هەوڵ بین وەکو خۆی بمێنێتەوە و هەوڵ بین دیفاع بکەین لە هاوڵاتیانی ناوچەی کێشە لەسەر بۆی هیچ نەبێت لەو معاناتەی کە هەیەنە لێ کەم بکەینەوە بۆی ئەوان لەوێ بمێنن بەڕاستی ئەو سنوورانە بە ئەوانەوە جوانە بۆ خەڵکانەوە جوانە کە لەوێن ئەگەر ئەوانەی لێ نەمێنێ یەواش ئەوانە لە پاشەکشەیە بن هاوڵاتی ئێمە لە خورمات و کەرکک و خانەقین و شوێنەکانی تر پاشەکەش بکەن وەکەم بێتەوە خەڵکی تر شوێنیان بگرێت و ئێمە ناتوانین بڵێن ئەو ئەرزی ئێمەیە دیموگرافیایی بەڵێ خۆ ناتوانین ئێمە ئێستا با بڵین ئێمە بەردەوام بڵێن هەتا حەمرین سنووری ئێمەیە بەڵام بەچی سنووری ئێمەیە خۆ ئێمە نە کەسمانی لێیە نا ئەتوانیش کوردێک بەسەرفەرازی بژێتەوە بۆیە من داوام وایە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە قیادی سیاسی کورد یەکگرتوو بن و هەوڵ بین ئێمە گوتار و گفتار و کردارمان یەک بخەین بۆ ئەوەی عەلەقەل بتوانین دیفاع لەو خەڵکانە بکەن کە لە ناوچەی کێشە لەسەر ئەژێن و هیچ نەبێت لەوە زیاتر ئەو ناوچانە چۆڵ نەکرێت. باشە کەواتە ئێمە چۆن بتوانرێتە ئەم مەترسیانە هەستی پێ بکرێەوە خەڵک تەنها خیتاب نەبێت دروشم نەبێت مەسەلەن ئەو مەترسیانەی کە تورکیا هەیەی مەسەلەن سونەکان هیانە لە باز لە زیندووکردنەوەی بەعسیەکانە کرێ ئەمانە هەمووی بە پاکێزی جیازە سید بکرێت. وەڵێ ئێمە یەک ئەبێ ڕوومان لە بەغا بێت چکە ئێمە هەرێمێکین وەکو هەرێمی کوردستان هەرێمێکین سەر بە دەوڵەتێکی ئیتیحادین کە ناوی عێراقا ئەبێ هەوڵ بۆین قورسایی خۆمان بخەینە ئەوێ و ئیستحقاقی خۆمان لەوێ بپچڕێنی لە حکوومەتی ئیتیحادی ئێمە بەداخەوە لە ڕابردووە ڕوومان لە لای حکوومەتی عێراقی نەبووە ممارەسەی حقوقی خۆمانمان نەکرد ممارەسەی ئەوەی ئەرکی خۆمانمان نەکردووە و داوای مافی خۆمانمان نەکردووە لە دەوڵەتی ئیتیحادی وەک نامۆسەیری دەوڵەتی ئیتیحادیمان کردووە بەڕاستی ئێمە ئەوێ تەجاوزی ئەوە بکەین و بتوانین قورسایی خۆمان بخەینە بەغا و بتوانین ئێمە کاکەیسە سەر و کۆمارمانەیە بۆ نادیدە بگرین بۆچی پێگەی خۆی ئەتوانێت بەکاربێنێ و ئێمە تەعاملی لەگەڵا بکەین پێگەی خۆی بەکاربێنێ بۆ دیفاعکردن لە کورد ئێمە کۆمەڵێک دەسڵاتی ترمان هەیە لە بەغا ئەوە ئەندام پەرلەمانمان هەیە کۆمەڵێک و ئەو وەزارەتێکمان هەیە تایبەتە بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە دەستەیەکمان هەیە دەستەی ناوچەی ئەمانە هەمووی زیندوو بکەینەوە بەڕاستی چۆن کاک محەممەد ئاماژەی پێکرد ئێمە یەکگرتن یەکگوتاری چارەسەری کێشە ئێماکە ئەم پەرتەوازەیە بم پەرتەوازەیە بم دۆخی ئێستا بمێنین باژەکەی قورسە. زۆر باشە مامۆستا محەممەد ینی کەواتە 2000 دەبێت بەدەر لە دروشم و شیعارات ئەم جارە چۆنی خەڵکی کورد هەست بەوە بکە بە دڵنیایی بکە بە پارێزبەندی بکە پێشتری شەبە پێشمەرگە قارەمانەکان و هێز و لایەنە سیاسیەکان هەرێکە و بە حەزمی خۆی درێغی لەوە نەکردو بەڵام ئەم تەحەدیاتانەی کە هاتوونەتە پێشەوە بڕەوێندرێنەوە و ناوچەکە لە مەترسی بپارێزرێت. کاکەزانە دیارە من و کاکمەلاکەریم تەشیدمان لەسەر ئەوە کردەوە ئەم مەترسیانە بە یەکریزی و یەک هەڵوێستی بەرپەرز دەدێتەوە. من پێم وایە خیتابی کەرکوچەکان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوە گۆڕان ئەوەیە بە دروستکردنی هاوپەیمانی کوردستان تروسکاییەکی هیواتان بەخشی بە کەرکوچەکان و خەڵکی ناوچە کوردستانەکان بەوەی ئێستا ئێوە لەسەر ڕێڕەوی دروستکردنی یەکریزی و یەک هەڵوێستی بۆ ئەوەی متمانەی کەرکوچەکان بۆ هەتا لە دەست نەدەن یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان دەبێت ڕازگۆ بن لەگەڵ ئەم هاوپەیمانێتیە دەبێت ئەم هاوپەیمانێتیە سەرخەن هەر کەسێک هەر بەرپرسێکی یەکێتی نیشتیمانی کوردستان گەر ڕازگۆیە دەڵێ من لەسەر ڕێبازی مام جەلالم و هەر کەسێک لە بزوتنەوەی گۆڕان گەر دەڵێ من ڕازگۆم و لەسەر ڕێبازی کاک نەوشیروانم خەونی هەردوو ڕەوانشادان ئەوە بۆ یەکریزی و یەکهەڵوێستی کورد دروست بێ خەونی ئەوان ئەوە بۆ ناوچە جێناکۆکەکان بپارێزن لەوەی ئەمڕۆ تێکەوت لە غیابی ئەوانە بۆیە ئەگەر بێت و ئەرچێکی زۆر گەورە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانە ئەگەر بێت و ئەم هاوپەیمانێتیە سەرکەوێ ئومێد و هیوایەکی گەورە لای خەڵکی ئەو ناوچانە دروست دەبێ لەسەر ئەوەی کە ئەم ڕێڕەوەی کە ئێستا گیراوەتە بەر دەرگایەک دەبێت بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەم ناوچانە بەڵام ئەگەر بێت و ئەم هاوپەیمانێتیە سەرکەوتونە بن هەردوو لا بەرپرس دەبن لەوەی کەوە نائومێدی باڵ بچێشەیە بەسەر خەڵکی ئەم ناوچانەیە بۆیە دووبارەی دەکەمەوە هاوپەیمانێتی کوردستانی ئەمڕۆ بۆتە هیوایەک بۆ خەڵکی ئەو ناوچانە بەوەی کە سەرەتایەکە و دەرگاشی دوای ئەنجامی هەڵبژاردنەکان کاکەزانە کراوە دەبێ بۆ هەر لایەنێکی سیاسی بچێتە چوارچێوە ئەو هاوپەیمانێتەوە دەرگای کراوە دەبێ هەر لایەنێکی سیاسی
قەناعەتی بەوەیە کورد دەبێ بە دەستە جەمعی بڕیار بدا هەر لایەنێکی سیاسی پێی باشە بەشێک بێ لە بڕیاری سیاسی دەبێ بچێتە ئەو هەوپەیمانێتەوە و هەر لایەنێکی سیاسیش کەیفی بە تاگڕەوی بێ حەزی بە تاگڕەوی سیاسی بێ لەگەڵ ئەوە بێ یەک کەس و یەک لایەنی سیاسی و یەک سەرکردەی سیاسی بڕیاردا ناچێتە ئەو هاوپەیمانێتەوە بۆیە پێمان وایە ئەم هاوپەیمانێتەیە دەکرێ دەرگایە بێ بۆ چارەسەرکردنی زۆرێک لە کێشەکانی هەرێمی کوردستان و زۆرێک لە کێشەکانی ناوچە کوردستانەکانی دەرەوەرێم بۆیە ئەرک و مەهامی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەو تەجروبانەی ڕابردوو نابێت دووبارە بێتەوە دەبێ هەمومان کارکەین بۆ سەرخستنی ئەم هاوپەیمانێتیە لەبەرەوەی ئەمە هەر هاوپەیمانێتیەک نییە بۆ هەڵبژاردن ئەمە بۆ خۆی هیوایەکە بۆ خەڵکی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم لەبەرەوەی دووبارەی دەکەمەوە چارەسەرکردنی کێشەکانی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم بە یەک ریزی و یەک هەڵوەستی و بەهێزکردی پێگەی کوردە بێ لە بەغا ئەمەش ئەرشی هەموو لایەنە سیاسیەکانە. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا محەممەد کاک مەلاکەریم دوا سەرنجی خۆتم پێ بڵێ. دوا سەرنجی منەوەیە من داوا لە خەڵکی ئەو سنوورانە ئەەکەم بەڕاستی دەنگ بە کاندیدەکانی لیستی هاوپەیمانی بدەن بۆ ئێمە هەنگاوێکمان ناوە بەرە و یەک ڕێزی ئەوانەوە خەمی ئەو ناوچانەمان لە کۆڵخۆمان ناوە ئەگەر لە سەرەتای بەرنامەکەەوە تا ئێستا ملاحەزەی قسەکانی ئێمە بکەی من و کاک محەممەد لەوانەیە زیاد لە بیستجارێک ناوی یەک ریزی و تەبای ئەوانەمانە هێنابێ دیارامە زۆر زەرورە و بە شتێکی ئەساسیە زانینەوە کێشەی کورد لەو ناوچانە و لە ناوچەکانی تریش بەوە چارەسەر بێ بۆیە لێرە شۆجارێکی تر داواکەین حیزب و لایەنە سیاسیەکان لە یەک نزیک ببنەوە بۆ ئەوەی بتوانین ئەوەی کە هەمانە ئەوەی کە چەسپاندومانە لە بەغا لە دەستوری عێراقیە بتوانین بیکەینە عەمەل و خزمەتی کێشەی ڕەوای ملەتەکەمانی پێ بکەین. زۆر سپاس بۆ بەڕێز مەلاکەریم شکر کاندیدی ژمارە 39 لە لیستی هاوپەیمانی کوردستان لە بازنەی سەلاحەدین و هاوکات لێپرسراوی مەڵبەندی حەمرینی یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاس بۆ بەڕێز مامۆستا محەممەد نەسرەدین کاندیدی ژمارە 29 لە بازنەی کەرکووکی هاوپەیمانی کوردستان. سپاس بۆ بەڕێزیشتان کە لە کەرکووکەوە لەگەڵمان بوون. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامایەم شەومان پێشکەش کردن هەموو لایەکتان ساغ و سەلامەت بن بەخوای گەورەتان ئەسپێرین. سپاس کاک.